بۆ ئەوەی ئێمە بین بەر بەم یاسایە بگرین کۆمەڵێک کاری گرنگ هەیە هەر بۆیە ئەم کەمپینێش ڕاگەیاندراوە. یەکەم ئیفشاگەری لەسەر حکوومەت و پەرلەمانی عێراق چونکە لەم سەدەیە بۆ حکوومەتێک و پەرلەمانێک کە لە عێراق دەسەڵاتدارە و خۆی بە ئەندامی نەتەوە یەکگرتووەکانە زانیە و لە چەندین شوێنەوە جێگا واژووی ئەو ڕێکەوتنە نێودەوڵەتیانەی کردو کە پەیوەندی بە مافی مناڵانەوە هەیە بە مافی ژنانەوە هەیە ئەم یاسایە کاملەن پێچەوانی گشت ئەو پێوانە و نێودەوڵەتیانەیە. یعنی بۆیە یەکەم شت ئیفشاگەری لەسەر ئەم حکوومەت و پەرلەمانە ئەگەر چاوەڕێی ئەوە بین بە بێ فشار پاشکشیان پێ بکرێ ئیمکانی نییە. نقطەی ئەسڵی ئەوەیە کە ئیفشاگەری ڕسواکردنیان کەسانێک ئێستا خەریکن حکومی عێراقکەن یا لە پەرلەمانی عێراقا دانیشتوون کە دەنگیان ناوە بە دەست درێژیکردن بۆ سەر مناڵان چونکە بەڕاستی ئەوەی کە یاسای یان مەذهبی شیعی جعفەری و مەذهبی سونی گەڕانەوەی زەواجی ئەحوالی شخصی قانونی ئەحوالی شخصی و زەواجی ژنان یان کچان بۆ ئەم مەذهبانە بەڕەسمی ڕێگایەوە کە کچانی 9 ساڵ بدرێ بە شوکە ئەمە ئیتر لە هەموو قانونێکی دەوڵەتیە لە هەموو پێوانەیەکی دەوڵەتی و ئەوانەی کە تەسفید کراوە لە ئاسی نەتەوە یەکگرتووەکانە ئەو وڵاتانی کە ئەندامن لە نەتەوە یەکگرتووەکانە مە بەڕاستی دەست درێژیکردنە بۆ سەر مناڵان. بۆیە ئیفشاگەری ڕسواکردنی حکوومەتی عێراق و پەرلەمانی عێراق لە ئاستی نێودەوڵەتیە لە ئاستی پەرلەمانی وڵاتەکانە یەکێک لە هەنگاوە مهمەکانە بەڕای ئێمە بۆ ئەوەی کە بتوانین پاشەکشە بە حکوومەتی عێراق و پەرلەمانی عێراق بکەین. دیارە هاوکاتی دەرەوە زەڕورە کە ئەم بزوتنەوەیە لە ناو عێراقیشە کەشەنە پێ بدرێ و بزوتنەوەیەکی جەماوەری هەبێ کە پشتیوانی لەم کەمپینە و لەم ئامانجە بکە کە ئێمە بەشێنەوە.